سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی گەشتێکی هەواڵەکان ڕادەگەێنین و سەرەتاش سەردێڕ. دیدارەکانی سەرۆکی هەرێم لە تاران بەردەوام. کارەبای نیشتیمانی 24 کاتژمێری بۆ دوورترین گوندی ئیدارەی سۆران دابین دەکرێت. ئەمڕۆ تاقیکردنەوەکانی نیشتیمانی پۆلینۆی بنەڕەتی دەستی کرد. لە دووەم ڕۆژی سەردانە فەرمیەکەیدا بۆ تاران بەیانی ئەمڕۆ سێشەممە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و شاندیاوەری لەگەڵ محەممەد باقر قالیباف سەرۆکی ئەنجومەنی شورای ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا هەردوو داکۆچیان لە بایەخ و گرنگی هەبوونی پەیوەندیەکی باشی عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەسەر بنەمای دراوسێتی باش و بەرژەوەندی هاوبەش کردەوە. لەمبارەوە باس لە دەرفەتەکان و چۆنیەتی برەودان بە هەموو بوارەکانی پەیوەندی و هاریکاری هاوبەش لە نێوان هەردوو لە باسی لێوەکرا. هەردوو لە هاوڕابوون لە بوارەکانی بازرگانی، ئابووری و بەرهێنان، کشتوکاڵ، گەشتیاری، کللتوری و پەروەردەیی و زانکۆیی چەندین بواری دیکە زەمینە و دەرفەتی زیاتری هاریکاری هاوبەشی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ عێراق و هەرێمی کوردستاندا هەیە. بۆ مەبەستەش گرنگە لایەنە پەیوەندیدارەکانی هەردوو لە بە بایەخەوە کاری زیاتری لەسەر بکەن. پرۆژەی وزەی پاچی کارەبا بە سودوەرگرتن لە تیشتی خۆر لە گوندی ئێنەمەسیدی قەزای مێرگەسۆر بە گوژمەی 200 ملیۆن دینار لەسەر بودجەی ئیدارەی سربەخۆی سۆران خرایە خزمەتی هاوڵاتیان. هاوڵاتیەکی گوندی ئێنەمەسید دەڵێت ئەم پرۆژێ زۆر گرنگ و پێویست بوو بۆ گوندەکەمان. پێشتر کێشەی کەمی کارەبامان هەبوو، بەڵام ئێستا هەموو کات و بە بەردەوامی کارەبامان هەیە و زۆر دڵخۆشین و سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. هاوڵاتیانی گوندی ئێنەمەسید زۆر دڵخۆشن بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و بوونەتە خاوەنی کارەبای 24 کاتژمێری و لەم بارێشەوە سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ بەدەنگەوە هاتن و دابینکردنی کارەبا بۆ گوندەکەیان لە وزەی خۆر بە شێوەی 24 کاتژمێری. گوتەبێژی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی هەموو داواکاریەکانی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقمان جێبەجێ کردووە و لیستی موچەشمان بۆ ڕەوانەکردوون پێویستە بەغدا موچە ڕەوانە بکات، چونکە هیچ بیانوویەک نەماوە بۆ ئەوەی موچەی مانجی نیسان ڕەوانە بکەن. هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی ئێمە وەکو وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە 22 مانجی ڕابردوو لیستی موچەمان بۆ بەغدا ڕەوانە کردووە. بۆیە دواکەوتنەکە لەلایەن بەغداوە بۆ هەرچی بیانوویەک هەبێ پێویستە لە ماوەی ئەم چەند ڕۆژە بەغدا موچەی مانجی نیسانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانە بکە، چونکە هەرچی داواکراوە لەلایەن بەغداوە ئێمە جێبەجێمان کردو و ئێستا ئەرچی بەغدایە موچە ڕەوانە بکات. هونەر جەمال گوتیشی هەموو ڕێکارەکان تەواو بوون و شتێکی وا نەماوە لە بەردەم ناردنی موچە، ئەوان خۆیان موچیان دابەش کردووە و کاتێوە هاتووە موچە ڕەوانە بکەن، چونکە زۆر جار بۆ بیان و باسی نەختینە دەکەن و مەرج نییە بەردەوام ئەو گرفتە هەبێ، بۆیە پێویستە موچە ڕەوانە بکرێت. سەرۆکی دادگای فیدراڵی عێراق دەڵێت پێویستە سەرجەملایەنەکان بەشداری کارایان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەبێت. سەرۆکی دادگای فیدراڵی عێراق و باڵوێزی ئەمریکا لە عێراق لەبارەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و جەختیان لە پێویستی بەشداری کارای هەموو لایەنەکان کردەوە. سەرۆکی دادگای فیدراڵی جەخت لە دۆزینەوەی چارەسەری پێویست بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بەشداری سەرجەملایەنەکان دەکاتەوە. باگوێرەی ڕاگەندراوی دادگای باڵای فیدراڵی عێراق جاسم عەبود سەرۆکی دادگای فیدراڵی لەگەڵ ئالینا ڕۆمانسکی باڵوێزی ئەمریکا لە عێراق کۆبووە و تاوتوێی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان کردووە. ڕاگەندراوەکە ئاماژەی بۆش کردووە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی دادگای فیدراڵی جەختی لە دۆزینەوەی چارەسەری پێویست بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شێوێکی دادپەروەرانە کردووە. دەشڵێ پێویستە هەڵبژاردن بە شێوەیەک بێ سەرجەملایەنەکان بەشداریەکی کاران هەبێ. باگوێرەی زانیاریەکان چەند پێشنیازی خراوەتە ڕوو بۆ ئەوەی تێبینیانەی پارتی و پێکاتەکان لەسەر هەڵبژاردن هەیەە لە بەرچاو بگوێرێن و وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری بکرێت. دوای ئەوەی حەماس بڕیارێکی قبوڵکردنی پێشنیازەکانی ئاگربەستیدا ئیسرائیل ڕایگەیاند کە هیچ داواکاریەکی ئەوان لە پێناو پێشنیازەکانی ئاگربەستدا نیە، بۆیە لەلایەن کابینەی بەرگری ئیسرائیل بڕیاری ئۆپراسیۆنی سەربازی لە شاری ڕەفح درا.
بەرەبیانی ئەمڕۆ سێشەمە سوپای ئیسرائیل ڕایگەیان هێزەکانی بەرگری ئیسرائیل لە ناوچەی ڕەفعی ڕۆژهەڵات هێرش دەکەنە سەر ئامانجەکانی حەماس. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردەوە دەواازەی ڕەفع لەلایەن هێزەکانی وڵاتەکەی دەستی بەسەرداگیراوە و لە ئێستادا سوپا پێشڕەوی دەکا بەرەو سەنتەری شارەکە. هاوکات میدیاکانی فەڵەستین بڵاویان کردەوە کە هاتوچۆ ناردنی هاوکارە مرۆییەکان لە ڕێگەی دەواازەکەەوە بە تەواوی وەستێنراوە. لە ئیدارەی سۆرانی شاوشێوەی بەشێک لە هەرێمی کوردستان تاقیکردنەوەکانی نیشتیمانی پۆلینۆ دەستی پێکرد. تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆ دەستیان پێکرد و زیاتر لە 7,000 قوتابی لە ئیدارەی سۆران بەشدارن بۆ پۆلینۆ کە سەداچلی نمرە لەگەڵ خۆیان دەبن لە تاقیکردنەوەکانیش لەسەر 6 نمرە تاقیکردنەوە دەکەن. ئەمڕۆ سێشەمە 7/5/2024 تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆی بنەڕەتی دەستی پێکرد و لەسەر ئاستی ئیدارەی سۆرانیشت 7,120 قوتابی بەشداری لەو تاقیکردنەوەی دەکەن. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەرۆدە تەواوی ئامادەکاری کردووە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان هەر لە دابینکردنی شوێنی تاقیکردنەوەی قوتابی و دانانی پرسیار و ئامادەکردنی فۆرمی سۆما بۆ وەڵامدانەوەی قوتابیان. وڵات عوسمان بەرپرسی بەشی ئەزمونونەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بە ئازاری کرمانجی ڕاگەیان ئەمڕۆ تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلینۆی بنەڕەتی دەستی پێکرد. لە سنووری پەروەردەی گشتی سۆرانیش لە کۆی 4 پەروەردە 7,120 قوتابی بەشداری لەو تاقیکردنەوەی دەکەن. وڵات عوسمان ئاماژەی بەوەش کرد 162 هۆڵی تاقیکردنەوە ئامادەکراون و ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانی تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێن. هەر بە پێی زانیاریەکانی زاری کرمانجی زۆرترین قوتابی پۆلینۆ لە پەروەردەی قەزای ناوەندی سۆرانە و کەمترینیشیان لە سنووری پەروەردەی ڕواندزن. دوا هەواڵشمان پەیوەستە بە ڕەوشی کەشوهەوا و ڕێژەی ئاماری بارانبارین لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. لە تەواوی قەزاکانی ئیدارەی سۆران بارانبارینی ئەمساڵ سەروی 1000 ملیمیتر پەڕاند و لە 24 کاتژمێری ڕابردووش زۆرترین باران لە قەزای چۆمان باریوە. تێکرای بارانبارینی ئەمساڵ لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە تەواوی قەزاکان سەروی 1000 ملیمیتر پەڕاند و مێرگە سۆریش ژمارێکی پێوانەی تۆمار کردووە لە بارانبارین و زیاتر لە 2000 ملیم بارانی لێباریوە. مەغبی لە مزوری بەرپرسی هۆبەی کەشناسی بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سۆران بە ئازاری کرمانجی ڕاگەیان لە 24 کاتژمێری ڕابردوو زۆرترین بارانبارین لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران لە قەزای چۆمان باریوە و کەمترینیشی لە خەلیفان بووە. هەر بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی هۆبەی کەشناسی کشتوکاڵی سۆران کە ئاماژەی پێەکەین لە خەلیفان لە 24 کاتژمێری ڕابردوو 12 ملیم و 0.4 باریوە، لە سۆران 21 ملیم و لە ڕواندز 24 ملیم و چۆمان 27.1 و لە سیدەکانیش 20.5 ملیم و لە مێرگە سۆریش 24 ملیم و لە بەرزێوەش 22 ملیم. تێکڕای بارانبارینی ئەمساڵ کە لە هۆبەی کەشناسی دەستزاری کرمانجی کەوتووە، خەلیفان 1178.4 ملیم باران، سۆران 1180 ملیم، هەروە ئەرچی ڕواندزە 1076 ملیم، لە چۆمانیش 1006 ملیم باران باریوە، سیدەکان 1212 ملیم، مێرگە سۆر 2385 ملیم کە ژمارەیەکی پێوانەیە و لە ڕێی بارانبارینەوە مێرگە سۆر لە تەواوی قەزاکان 1000 ملیمی زیاتر باران لێباریوە. هەرچی بەرزێوە شەو گوندە و لەسەر ڕواندزە کە وێزگەی کەشناسی لێ 927 ملیم تێکڕای بارانبارینی ئەمساڵ بووە لە سنووری ئیدارەی سۆران بەگشتی. لە تەواوی قەزاکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران ئەمساڵ تا ئێستا سەروی 1000 ملیم باران باریوە. گەشتی هەواڵەکان لە زاری کرمانجی ڕاگەیەندرا کاتێکی شات.